سڵاو لە خوشکان و برێن هیوادارم هەمووتان باش بن. ئەم پەیامەم هەیە بۆ باوکی ئەوێستا. بەڕاستی ئەو ڤیدیۆیانەی کە بینم زۆر ناخۆشە، بەڕاستی چەند جارێکیش گریاوم، بەڵام لە هەمان کاتە ئێمە بە پێی مەسیحیەت ئەبێتەوە واز لە مردووان بێنی بە شۆن مەسیح بکەوی. سیستمی ئەم دنیای وایە، ڕۆژێک دێ و ڕۆژێک ئەمری، ئێمە جەچین بۆ لای ئەو جاتکار لێ یەکەم تاوەدی ئەو نەخۆت دڵتەنگ مەکە. منیش دوعام بۆ کردووە، هیوادارم جێی بەهەشت بێت و باشترین ئیشیش بۆ تۆ ئەوەیە کە ئارام بیەوە. خوێندنەوەی کتێبی ئەنجیلی پیرۆزە بۆ تۆ ئەو کەسانی کە خەمۆکیانی ئیسترێسیانەیە خەویان نییە، باشترین حەلەوەی خوێندنەوەی کتێبی ئەنجیلی پیرۆز. جا خۆشەویستان تکاتان لێ یەکەم ئەم ڤیدیۆیە شێرکن با بیبینێ. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.